چاوێکی زۆر گەڕاوەتەوە سەر ئەو فڕۆکەوانە بلیمەتە ئەم لە میدیا جیهانەکانم خەڵکیش زۆر باسێکە سەیف العەزەم کە پاکستانی بووە بۆچی ئەوە سەیف الدین الأعظم وایە بەڵێ چۆن ئەم ناوەی دەرکردووە ئەم فڕۆکەوانە چیرۆکەکەی چییە؟ من ئەم فڕۆکەوانە ئەوەی ڕاستی بێ هیوایەتم بوو لە ساڵی 1970 ئەم زەلامەم خوێندووەتەوە سەیف الدین الأعظم فڕۆکەوانێکی پاکستانیە بەڵام ینی نازانم وڵاتانی عارەب خۆیان بە باشترە زانن لە پاکستان لە فڕۆکەوانی پاکستان وانە باشتر نییە زۆر بەتوانان سەیف الدین الأعظم خۆی لە پاکستان فڕۆکەوان بوو هاتە لە 1965 کە شەڕی بڵین هندستان و پاکستان دەستی پێکرد ئەم زەلامە بەشداری ئەو شەڕی کرد بوو بە فڕۆکە وتوانی لەناو ئەو شەڕەیە فڕۆکەیەکی هندی بخاتە خوارەوە ینی سەرکەوتنێکی بەدەستێنا بۆ سجلی دوای ئەوە کە شەڕ بڵین نەما لە نێوانیانە ئەم زەلامەیان نرد سەیف الدین الأعظم بۆ ئوردن کە مەشق و ڕاوێژکاری بکە بۆ فڕۆکەوانەکانی ئوردن طبعا ئەو کاتە عێراق و ئوردن یەک جۆر فڕۆکەیان بەکارهێنا ئەویش هۆکەر هەنتەری بەریتانی بوو ئەوە وێنەی هۆکەر هەنتەرە طبعا هۆکەر هەنتەر ئەو کاتە فڕۆکەیەکی زۆر باش بوو خۆی بڵێ توانایەکی سەیری هەبوو تایبەتی کە ڤێرتیکەڵ بەرزە بووە ڕێک بە ئاسمان میراجی فەرەنسی ئەو توانایی نەبوو ئەم بە هێواشی سەرکەوت میراج بە سەریعی دایمەن کە ئیسرائیل و بڵێن عێراق کە شەڕێ کرد فڕۆکەوانە عێراقەکان شیان نەکرد یەکسەر ڤێرتیکەڵ بەرزە بووە ئەم بە دوای کە ئەڕۆیی نێتوانی سورعەتی کەم بکاتەوە بێ لێ ڕەت بێ کە لێ ڕەدبوو لێت هەمگۆ ئەم لێدا لە دووە لەبەرەوە ئیسرائیلەکان شیانە کرد دایمەن بەم حرەکەیە بە دوایە ئەڕۆیشتن بۆ ئەوی هین نەبێتن بەڵام سەیف الدین الأعظم لە ماوەی 72 ساعت ینی 3 ڕۆژ بەردەوام بەشداری شەڕی کرد خۆشی ڕاوێژکار و پاکستانیە بەڵام سوار هۆکەر هەنتەری بوو بەشداری شەڕەکەی کرد 3 فڕۆکەی ئیسرائیلی خستە خوارەوە لە لاپەڕەی فڕۆکەوان لە دوای جەنگی جیهانی دووەم تاکو ئێستا هیچ فڕۆکەوانێ نەگەیشتووەتە ئەوەی کە تۆ لە ماوەی 72 سعات 3 فڕۆکەی جەنگی بخەیتە خوارەوە لە جۆری میراج و سابەر و ئەوانە بوتن لە شەڕی ئاسمانیە بەڵام کە ئوردن لێدرا وێران بوو بە تەواوەتی ئەم زەلامە لەگەڵ فڕۆکەوانە ئوردینیەکانەوانی مابوون لە کوژرا بوون ئاودی بوون هاتنە قاعیدەی H3 لە عێراق کە پێوترێ مەتارات الوەلید لەسەر سنووری ئوردن لەوێ کەوتیشم هەردوو وڵات ئاینی فڕۆکەی بەکارهێنا هاتن ئوردینیەکان و ئەم زەلامە سوار فڕۆکەی عێراق بوو هەمیسان چووە بۆ شەڕ بەشدار بوو لەو شەڕانە سجلێکی ئاڵێن چواری خستوەتە خوارەوە لە یعنی لەم کاتەیە ئاڵێن 4 فڕۆکەی خستوەتە خوارەوە ئیسرائیل بەڵام نەخێر من لەو کاتە کە خوێنمەوە 3 فڕۆکە بوو خستبوویە خوارەوە ئەجا داماوە ینی ناویشی نییە لە ناوەڕاستە مێژوو باسی ناکاتن هیچ وڵاتی عەرەبی باسی ناکاتن خەڵاتی لە ئوردن وەرگرت ینی بڵین مەدالی ئازایەتی وانە لە عێراق خەڵاتی وەرگرت وڵە وڵاتی خۆشی پاکستان خەڵاتی وەرگرت و لە هیچ شەڕێکیشیان نەکوژرا لە شەڕی ئاسمانی تاکو خۆی تەمەنی ڕۆی و کۆتایی پێهات جەنگاوەرێکی ئاسمانی بەهێز بوو ئاسمانی زۆر بەهێز بوو زۆر مەشقیدا زۆر فێری عێراق و ئوردنی کرد ئەو کاتە وەکو پێتموت بەس عێراق و ئوردن هۆکەر هەنتەریان هەبوو سووریا و مەسر نەخێر ئەوانە ئەتیمادیان لەسەر 1 هەفتە و 1 نۆزدە بوو ئەو کاتە